سڵاوتان لەبێ لە ئێستادا لە پارەکەی ئەنجومەنی کۆمەڵی دادگەریم لە قەزای شارەزوور هاواری خوێرخواسی ڕێکخراوی هاواری خوێرخواسی موچەی بەسەر زیاتر لە 40 خانەوادە و 40 منداڵی بێناز و بباوکدا دابەش کرد و لە ئێستاشدا بەشێک لەو کەلوپەلانەی کە لەلایەن خێرخوازان و دابین کراون بەسەر کەسوکاری ئەو منداڵانەدا دابەش دەکرێت. من بۆ زانیاری زیاتر دەچمە لای مامۆستا سەباح بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەم کارە خێریانی کۆمەڵی دادگەری کە لە ماوەی ڕابردوودا دەورێکی باڵایانە بۆ لە خزمەتکردن. مامۆستا فەرمونە ئێرە بە شێوەیەکی گشتی کۆمەڵی دادگەری جیاوازیە یەکێک لە جیاوازەکانی لە حیزبەکانی دیکە ئەوەیە کە وەکو جەناب دەڵێ بەدەم خەڵکەوە چێ بۆ ئەوی پارەیان لێ وەرگرێ بۆ هەژاران، بەڵام دەسەڵات لەیانی دیکە بە پێچەوانەوە دەچێت بۆ پارەی خەڵک بۆ ئەوی بیبا بۆ خۆی، کەواتە کۆمەڵی دادگەری نمونەیەکی دیکەی سەرکەوتووی بۆ خۆی چنیوەتەوە بەردەوام ئەبێ شانازی بێ. بەناوی خۆی گەورە میهرەبان، بە دڵنیاییەوە کۆمەڵی دادگەری لە کاری خێرخوازیە پشکی شێری هەیە کە لە ڕێگەی چەندین ڕێکخراویەوە ڕێکخراوی بەخشین، سومای چاوان، هاوار کە ئەمڕۆ ڕێکخراوی هاوار هاوکاری 2 مانگی بەسەر زیاتر لە 50 منداڵی بێباوک و نازدار دابەش کرد لەگەڵ جلوبەرگدا و لەگەڵەوەدا کە چەنەها کەسی ناو کۆمەڵی دادگەری لە ڕێی خێرخوازیەوە هاوکاری منداڵانی بێباوک دەکا و هاوکاری خەڵکی تر دەکا بەدەر لە ڕێکخراوەکان. لەبەرەوە سپاس بەخوا پشکی شێری هەیە. جیاوازی ئیسلامیەکان لەگەڵ ئەوانی تردا زۆر ڕوونە. ئیسلامیەکان دەست دەکەن بە گیرفانی دەوڵەمەندەکاندا، دەست دەکەن بە پشتوێنی دەوڵەمەندەکاندا، تەکلیفیان لێ دەکەن دێنن بۆەوەی گیرفانی هەژارەکانی پێگەرم بکەنەوە. بەڵام ئەڵمانیەکان و دەسەڵاتدارانی ئەمڕۆ لەسەر داهاتی هەژارەکان، لەسەر سەرۆت و سامانی هەژارەکان خۆیان و ماڵ و منداڵ و نەوەکانیان دەوڵەمەند کردووە، حەساندووەتەوە بوون بە ملیارلەر. لەبەرەوە ئەم جیاوازیە زۆر زۆرە. ئیسلامیەکان ئەیانەوێ بڵێن خێزانەکان بەهێزکەن، پەیوەندی خێزانەکان بتەوکەن، خۆشەویستی لە نێوان منداڵەکان و دایک و باوک دروستکەن، پەیوەندی بەهێز لە نێوان ژن و پیاوەکان دروستکەن. ئەوان ئەیانەوێ خێزانەکان تێکشکێنن لە ڕێگەی دایان ڕێکخراوە، ئەیانەوێ شێرازەی خێزان و کۆمەلگا تێکشکێنن. ئیسلامیەکان دایانەوێ نەوەکانمان پەروەردەکەن بە پەروەردەیەکی جوان، بە خەڵکانێکی دەستپاک، خەڵکانێکی ڕازگۆ، خەڵکانێکی خەمخۆر بۆ گەل و نیشتیمان. ئەوان ئەیانەوێ گەنجەکانمان بە ئاراستەیتردا ببن، بە شەهوت و ئاروزووە خەریان کەن، بەدەیان پەیج و بەدەیان با بڵێن کەناڵ و بەدەیان پەنا بەخوا شوێن هەیە کە ئاراستەی گەنجەکانمان بە خراپی ببە، بۆەوەی کەوا ببنە خەڵکێکە نەک خزمەتکاری کۆمەڵگە بن، دەبنە مشەخۆرێک بەسەر کۆمەڵگەوە. لەبەرەوە بەڕاستی جیاوازی نێوان ئیسلامیەکان ئەوان زۆر ڕوونە. دەبێت خەڵک ئاگادار بێ و بزانێت کە کێ خزمەت دەکاوە، کێ ئاراستەی کۆمەلگا بۆ بەرەو ئاراستەیەکی خراپ دەبە. مامۆستا کۆتا پەیامەت بۆ هاوڵاتیان بۆ ئەوی دەستی ئەم حیزبانە بگرن، یارمەتی ئەم حیزبانە بن کە ئاوا ئیسلامین و لە بەرژەوەندی خەڵکان گاودنن لەوەی کە متمانی خۆیان بەلایەنێ ببەخشن، بەدەسەڵاتی ببەخشن کە لەماوەی ڕابردوودا نەکەوەی پاری بۆ خێری پێنەداون تەنانەت شایستەکانی خۆشیان. بە تاکید تاک بە تاکی وڵاتانی ئەم کوردستانە بەرپرسیارەتیان هەیە. کاتێکەوە هەلێک دێتە پێشێ بۆەوەی کە بتوان هاوکار و پشتیوانی ئەو ڕێکخراوانە بن، ئەو خەڵکە دڵسۆزە بن، ئەو لایەنە ئیسلامیانە بن، وەکو کۆمەڵی دادگەری کە دەبینی دەبێت پشتیوانیان بکەن، دەبێت دەنگیان پێ بدەن، دەبێت پێگیان بەهێزکەن لە ناوەندە سیاسیەکە و هاوکار بن لەوەی کە چۆن هەموو بتوانین هەر یەکێک بە جۆرێک لە جۆرەکان ڕۆبەڕووبینەوە. دەبێت سزای دەسەڵاتداران بدەن، سزای ئەو گەندەڵانە بدەن کە ئەیانەوە کوتمان داهاتی وڵاتیان بدزن، دایانەوێت نەوەکانیان بدزن، دایانەوێت ئەخلاق و دینمان لێ بدزن. بۆیە پێویستە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و بەڕاستی پشتیوانی خێرخوازان بکەن و سزای گەندەڵکاران و ئەوانە بدەن کە ئەم گەلیان بەم ئاراستا بردووە. زۆر سپاس مامۆستاگەن، سپاس بۆ دەرفەتە. ئەمەی دەبین وەکو پێشتر ئاماژەمان پێدا کە ئەمە ئەو جلوبەرگانەیە کە لایەن ڕێکخراوی هاواری خێرخوازیەوە بۆ خانەوادە هەژار و کەم تەرامەتەکانی سنووری قەزای شارەزوور دابەش کراوە، چاوەڕوان دەکرێت لە مانگەکانی ئایندە و بە درێژایی ساڵ هاوشێوەی ڕابردوو ئەم پرۆژە خێریەوە هاوکاریانە بەردەوام بێت.